سڵاو لە خۆشەویستان، سڵاو لە ئازیزان، سڵاو لە هەموو کوردێکی بەشەڕەف و دڵسۆز و خێرکەت. ئەمە دەستخۆشی لە دکتۆر دلێر شینەی دەکەم. بەڕاستی کەسێکە دڵسۆزە، خەمخۆرە، هەم لە بۆ خاک و وڵاتەکە و کورد و موسڵمانان، کە بەڕاستی کەسێکە دەستەکانی بەڕاستی خوای گەورە بە هەرێکی زۆر زۆر جوانی دایکرا، مەساعیشی زۆر زۆر هەرزانیشە. جای هیوادارم لە خێرخوازان بێن هاوکاریمان بکەن لۆی کە هێشتا خستەخانەکەمان تەواو نەبوو بێ تەواو بکەین، لەبەر ئەوەی گێرانە لە جێیان لە 30,000 بە 20,000 بە 5,000 یعنی شتەکانی هەمووی داشکانە دەخۆن نمونەی بە قورعان ئەمە لەبەر خاچم عەزمانم دەوانێت 9 دەرزی لێ لای باشە تازە هات بکەین بە 1 دەرزی. سپاس دەبۆ خوای گەورە شیفای دام دەست خۆش.